بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و بەڕەکاتوه. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداریەوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. خۆشەویستان و بەڕێزان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیاریەواکەین چۆن دەڕوانیتە ساڵی 2021 زاینی و پلانت چییە بۆ ساڵی 2022 زاینی کە دوو ڕۆژی تر ئەم ساڵە نوێیە دەست پێەکە. بەڕێزێک فەرمووی بۆچی دەڵێ بینەران و بیسەران، خۆمە هەر تەلەڤزیۆنە، دیارە لە بەشێک لەو ڕادیۆیانەی کە لە شار و شارۆچکەکان هەن و سەر بە تۆڕی میدیایی کۆمەڵن، ئەم بەرنمەیە دەگوازرێتەوە، واتە بیسەرانیش گویان لێمانە. بۆیە لێرەوە ڕێز و حورمەت و خۆشەویستیمان بۆ تەواوی بیسەرانمان هەیە لە سەرجەم ڕادیۆکانی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئازیزان و خۆشەویستان، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت من تشبه بقوم فهو منهم، و ڕیوایەتی زۆر لەسەرام حەدیسە و بە چەند شێوازێک باس کراوە کە عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە زاری پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم جێڕێتەوە. پێغەمبەر فەرموویەتی ليس عندي من تشبه بغيرنا. ابن عمریش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرموویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت من تشبه بقوم فهو منهم. جا ئەمەوێ لێرەوە ئەوەتان بیر بهێنمەوە کە دوو ڕۆژی تر مناسبەی سەری ساڵ لە نێو کۆمەڵگەی کوردیدا زۆر زۆر باوە و زۆر قسەی لەسەر ئەکرێ و خەڵکێکی زۆر خۆیان بۆ ئەم مناسبەیە ئامادە کردووە. تکاتان لێکم هەر کەسێک بینەر و بیسەرمانە قیامەتی خۆی نەدۆڕێنێ و هیچ ئاهەنگگێڕان و مناسبەیەک و جۆرێک لە دڵخۆشی خۆی دەرنەبڕێ بە مناسبەتە، چونکە ئەم مناسبەیە و ئەم بۆنەیە بەڕاستی هیچ پەیوەندیەکی بە ئێمە موسڵمانەوە نییە. کاڵم ئێمە موسڵمان خۆمم پێ جیاواز نییە لە ئێوە، ئێوەش موسڵمانن، ئێوەش بە هەمان شێوە ئیسلامن، موسڵمانن، ئیماندارن، ڕوو لە خوان، لە ڕەمەزانە ڕۆژوەگرن، ڕەنگە شەو نوێژ بکەن، ڕەنگە عیبادەتەکانتان وەکو خۆی ئەنجام بدەن. بەڵام تکا ئەەکەم بە وامان لێ نەیە بچینە ژێر سێبەری ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئێمەش ببین بەو قەومەی کە قەومی قورئان نین، ئەهلی قورئان نین، موسڵمان نین، ئیسلام نین و دڵیان بەو مناسبەیە خۆشە و شەوی ئەو مناسبەیە زیندوو ڕاگرن هەتاوەکو بەیانی کە ئەمە بەڕاستی مخالفەیەکی زۆر زۆر گەورەیە و ڕەنگە ئێمە بە بچووک سەیریکەین، بەڵام خۆی لە خۆیان زۆر زۆر گەورەیە و تاوانەکەی گەورەیە و زیندووکردنەوەی ئەو شەوە بە هەر بارێکا بێ، بە هەر شێوازێک بێ، گونەهبار ئەبی لەسەری. بۆیە تکا ئەەکەم لەو کەسانی کە ئێستا بینەر و بیسەرمانن ئەتوانن ئەم شەوە زۆر جیاواز دەرخن و لەم شەوەیە خۆیان جیاواز بنوێنن لە لای خوای پەروەردگار و بە دیوێکی تر، شێوازێکی تر، سوورەتێکی تر خۆیان پیشانی خوای پەروەردگار بدەن، بەعەکسی ئەو خەڵکەی کە لەو شەوەیە دوورن لە پەرستش و عیبادەت و لە خوای پەروەردگار و لە تاعەت و عیبادەت، ئەتوانن لەو شەوەیە زیاتر خۆیان لە خوای گەورە نزیک بکەنەوە و حەدی ئەقل بە دوو ڕکات شەو نوێژ، حەدی ئەقل بە عیبادەتێک لەو جۆرە عیبادەتانەی کە خوای پەروەردگار فەرمانی پێکردوین خۆیان لە خواوە نزیکەنەوە. تکاتان لێ یەکەم لێرەوە بە فرسەتی ئەزانم ئەم قسانە بکەم و بە باشترین هەلی ئەزانم لێرەوە ئەم ئامۆژگاریە بە خۆم و بە ئێوە بە کەسوکاری خۆم و کەسوکاری ئێوەش و بە تەواوی بینەران و بیسەران بگێنم. ومێدەوارم ئینشاءالله خوای پەروەردگار لەو کەسانەمان بجێڕێ کە لە ژێر سایە و ڕەحمەت و عەرش و سێبەری خۆی ئینشاءالله کۆمان بکاتەوە و لەو کەسانە بین کە مخالەفەی ئەو خەڵکەمان کردووە لەم شەوە لە شەوی سەری ساڵی زاینیە هیچ ئاهەنگ و مناسبەیەکمان نەجێڕاوە. ئێمە موسڵمان دوو جەژنمان هەیە، تکاتان لێکم بیرتان نەچێ، جەژنی ئێمە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانی پیرۆزە. غەیری ئەم دوو مناسبەیە، غەیری ئەم لەم دوو بۆنە پیرۆزە ئێمە ئاهەنگ ناگێڕین و مناسبەمان نییە و دڵخۆشی خۆمان دەرنابڕین. هەموو ڕۆژەکانیش ڕۆژی خوای پەروەردگارە، بگرە سەری ساڵی ئێمە مناسبەی ئێمە مناسبەی کۆچیە، کۆچی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە مەکەوە بۆ مەدینە بۆ ڕاماڵینی دز و گەندەڵ و جەردە و ئەو خەڵکانەی کە ئەمڕۆ دڵیان بە یادکردنەوەی شەوی سەری ساڵ خۆشە، وەکو وڵاتانی ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و وڵاتانی ئەوروپا بەگشتی ئەوانەی کە زۆر دژایەتی دینی پیرۆزی ئیسلامەکەن. نامەوێت سەرتان بێشێنم، بەڵام بۆیە تەئکید لەوە ئەکەمەوە ئەمە فرسەتێکی باش بوو بۆ من بۆەوەی بتوانم لە خزمەتتان بم ئەم دوو ئامۆژگاریە بیری خۆم و ئێوە بهێنمەوە. هەڵبەتە سوپاسێکی بێپایانم هەیە بۆ هاوکارانم کە لە بەڕێوەچوونی بەرنامەکە لەگەڵمانن و ئەو ئازیزانەی
لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک یان ئینستاگرام و شوێنەکانی تر کۆمنتمان بۆ نووسن، سوپاسی بێپیانم هەیە بۆیان. کۆمنتەکانیان لێرەیە، مقدر نەبێت لە داهاتووە خوێنمەوە، دوایەوەی هەندێک پەیوەندی تەلەفۆنی وەرەگرم. لە هەمان کاتە بەرنامەکەمان ڕاستەوخۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکیش ئەڕوا، لێەوە ئەگەر کۆمنتەکانتان شیا و گونجاو بوو ئەی خوێنمەوە ئەی خەمە بەردیدی بەڕێستان. ئەچمە لای پەیوەندی ئەگەر هەبێ پەیوەندی وەرەگرم. بەڵێ فەرموو. هەلو بەڵێ کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرونەوە فەرموو. کاک مەحموود. کاک عەبدوڵڵا جان فەرموو لە خزمەتم. باشی؟ برای بەڕێزی دەستخۆشی بەرنامەکەم لێ دەکەم. سپاست دەکەم، زۆر زۆر مەمنونی جەنابتم. کاکە خۆی جارێ شتێک غەڵەتە، خۆی لە نوێژی شێوانەوە لەسەر بەیانی حسابە، نەک ئەتوو شەوی بڵێ شەوی سەری ساڵ لە ناوەندی شەوێدا کەرتی دەکەم، نیوەی بووە ساڵی ڕابردوو، نیوەی بووە ساڵی داهاتوو لە نوێژی شێوان بوو لەسەر بەیانی حسابە، نەک لە سەعات 12 شەوێ. خۆ سەعات بەدەست خۆتە دەتوانی بیکەیە سەعاتی عارەبی، نوێژی شێوان سەعات 12 بێ. باشە. ئەمەیان غەڵەتە، بەڵام هیوادارم ئیشاڵڵا ساڵێکی پڕبیت و بەرەکەت بێ. هیوادارم مەسئولەکان سەرکردەکان بەخواندا بچنەوە لە ساڵی داهاتوودا ئاوڕ لە فەقیر و هەژاری بدەنەوە، دەست بە خزمەت گوزاری بکەن، ئاوڕژی لەو میلەتە داماوەی بدەنەوە. تۆ دەستانە سەرمایەت و ماڵە قەترێ نەوتی تێدا نییە. ئاخرە من یادی چی سەری ساڵ یاخوا بەخێر بێ، سەری ساڵی کوردی لە ڕۆژی نەورۆزەوە لە بەهارێ سەری ساڵە. ئەمان لێرەدا ئینشاءڵڵا ساڵێکی پڕفیت و بەرەکەت دەبێ. هیوادارم سەرکردەکانمان مەسئولەکان تۆزە بخوایاندا بچنەوە ساڵی داهاتوو زیاتردا خزمەت گوزاری بۆ شەعب و میلەتەی بکەن، ئاوڕ لە فەقیر و هەژارەکەی بدەنەوە. خەڵک داماوە، نیوەی لافاو بدی، نیوەی لە دەریاندا خنکە، نیوەی لە خەم و خەفەتان قەناعەت بێت تووشی سەرەتانی بووە. زۆر نەبامەتی لە گۆڕەیە لەو کاتەیدا ئەم میلزەکە سەری غۆزەکەی لەبەر بێ نظامەتیەیە، لەبەر ئەوەی دانامەزێ، لەبەر ئەوەی معیشەتین، لەبەر ئەوەی هیچ ڕێکی ڕووناکی لەبەر بەسان نییە. تەواوە کاک عەبدوڵڵا جان، دەستەکانت خۆش بێ. پێشێش بکەم پەیامەکەت گەیشت. ئەڵێ ساڵێ بێ لە بۆت بە شادومانی، بۆ نیشتیمانت پڕ ئاوەدانی، بۆ دوژمنانت ساڵی نەمان بێ، بۆ دۆستەکانت بەیکی ژیان بێ. ئیتر عەبدوڵڵاش دەستە و دوعایە، سەرکەوتی گەلی بەدڵ هیوایە. دەستەکانت خۆش بێ کاک عەبدوڵڵا گیان، زۆر سپاس لە پیرەمەگرونەوە. کاتێکی خۆش بۆ ئێوە باڕێی لە هاوڵاتیان نەگرم، زۆر سپاس. خوا ئاگادارت بێ، گەلێک سپاس. ئەچمە لای مام جەوهەر لە کۆیەوە. شەو باش کاک مەحموود. هەموو کاتت باش مام جەوهەر. دەڵێم بەردەوام لە ڕێگەمە بۆ ئەم ژیانە ئەستەمە، لە خەمە هەر یەکەمە، کوانێ خۆشی هەر کەمە، ئەمە ژیانی دنیایە، بۆیە مردن بێخەمە. خودایە ئەم ساڵ خێر و خۆشی بێت، بۆ خاک و ملەت پەرامۆشی بێت، تۆڵەی ساڵانمان بۆ بکرێتەوە، خۆشی شادیمان بگەڕێتەوە. ساڵی 2000 کە 22 کازوەی کوردێ لای خودا زووە، هەر خودا هەیە کوردی مەغدوورمان ڕزگارمان بکە لە دەست زاڵمان، تۆڵەی 30 ساڵی ئێش و ئازار بێت. ئەوە شعرەکەم نووسەیە، ئەوەی دەکەم لۆیە ئەز دەکەم ئاگال لێبی. تۆڵەی 30 ساڵی ڕزگارمان بکە، ئەوە تۆڵەی 30 ساڵی ئێش و ئازار بێت، لە دەست دکتاتۆر بازرگارمان بێ، بۆ دەوڵەتێکی ڕاستەقینەی کورد کە هیوایەتی زوو بێدەست بێت. کاک مەحموود بگەڕێنەوە سەر ئەفسەکان. بۆ کورد سۆسی دروست کرد، بۆ کورد ڕاپەڕی، بۆ کورد ئەنفال و چیمەبارانیدا، بۆ کورد 4500 دای 500 دەی تێکدا.
بۆ سەدامی اعترافی بە قەزەی کورد نەکرد بە عەبدولسەلام هەر هەویان بۆ پیلانی لۆزان و سیفەر دروست بوو بۆ سەرۆک بۆ فەرەنسا و بەریتانیا تعەدایان لە کورد کرد بۆ ئەمریکا ئێستا تعەدا لە کورد دەکا بۆ ئەمریکا باوەڕی بە دوو حزبی سیاسی گەندەڵ هەیە کەسی ساڵە حکومڕانی کورد بەرەو نەهامێت دەڕۆن بۆ ئێچەتی و پارتی تعەدا لە کورد دەکەن لە پێناو مانەوەی حکومڕانی دیکتاتۆریەتی تورک و عەجەم لە کوردستان بۆ کورد بە جواب نایە بۆ ئایا کوردستان چەند حزبی سیاسی تێدایە چەند سەرکردەی سیاسی تێدایە بۆ بە جواب نایەن بۆ ساڵێک 30 ساڵ تەمەن 30 ساڵ حکومڕانی لۆ جارێک سەرکردە سیاسەکان لەناو پەرلەمان کۆ نەبوونەوە کە پێکەوە چارەسەری ئێست و ئازاری کورد بکەن کورد هەمووی حکومڕانی دەوێ سەرکردەی دەوێ مەکتەب سیاسی دەوێ نەخێر کورد شەرەفێکی گەورەی کوردستانی گەورە و هەموو دنیاە کورد لە هەموو سەرکردە سیاسەکانی کورد بە ویژدانتر و بەغیرەترە لەبەرەوەی کورد مەزەحی بوو کورد ئەنفاق کرا کورد چیمیاباران کرا لەبەر پێش ڕاپەڕینەوانە لە چێ بوون کە هاتنەوە بۆ وایان کرد با نمونە کولۆ بنمەوە درۆژە بە خەت دەدەم ئەگەر ڕجا سەرتم لێبرا خەت تەلەفۆم لە بکۆ ساڵی 91 یەک کەس لە هەولێر نەما ئەو هەولێرە سەدام حوسێن بڕیارێکی دا لە تەمەنی 13 ساڵیەوە کۆتایی پێبینی دوای هەمان سەدام بوو ئەو بڕیارە ئەوە کرد ئێمەیان بردە قەبرستانی پێداوتی لەوێ ئەمەیان دانە و ئەو بوو سەدام هەتا عەزەت ئیبراهیم هاتە بێن دەرەکاتی ئەوە پەیوەندەکەی قەتە بوو مام جەوهەر ئەگەر وەتان کرا پەیوەندی پێوە بکەنەوە ئەگەریژنا کاک عەبدوڵڵا لە چوار قوڕنەوە وەرەگرم. سلام علیکم. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا کاک عەبدوڵڵا گیان. باسی جەژن دەکەی مامەستا وەنیا؟ من دەڵێم موسڵمان دوو جەژن هەیە قوربان و ڕەمەزان. باسی دوو جەژن کرد لە دوو جەژنەکە هەردوو جەژنەکانی یەکیان بۆ هەموو خەڵکە بەڵام یەکیان تەنانەت بۆ سایمە ئەوە پەیوەتە بە سایمە ئەوەی دی بەلاشە خۆ جێژن نییە بۆ ئەو یەکیان تەنانەت بۆ سایمە یەکێکیشیان بۆ هەموو کەسێک دەبێت خێری تیا بکە خێراکی تیا بکە بەڵام جێژنی ڕەمەزان تەنانەت خوای گەورە بۆ سایمیدا لەگەر دوو ڕۆژنەوەی جێژنی چییە؟ زۆر تەواو کاک عەبدوڵڵا ئێستا جەنابەت چۆن دەڕوانیتە ئەم ساڵ 2021 و خۆت ئامادە کردووە جارێ ساڵی نوێ هەرباسی بکە ئەو مەحازێکی ساڵی کۆنی لەگەڵ خۆڕادا جارێ ئێستا نهاتەس مەحازێکی ساڵی کۆنی بردووە موردەیەکی ساڵی کۆنی ڕاداوە ئەوە ساڵی نوێ چی تازە بەتەمای ساڵی نوێ باشتر بێ وەڵڵاهی مەگەم خوای گەورە حتا پشتێک لە پێغەمبەر بە دوورکەوی خەراتر دەبێت ئەوە پێت بڵێم سەلەوات عەلەیهی وسەلەم تەواوە دەست خۆش حتا پشتێک دوورکەوی خەراترە چونکە ئەوە دیارە خۆ ئەی باشە ئەتۆ دەڕۆژ حەفلە بووە بۆ سەری ساڵ چییە؟ دەڕۆژ حەفلەی دارێ بۆ دابوو دەستگاک بە ئەوە قەپاتی کەی خەڵکی استیفادەی لێ دەکات؟ بەڵێ پەیامەکەت سپاس بۆ پەیوەندەکەت کاک مەریوان وەرەگرم دواتر هەندێک کۆمنتە خوێنمەوە. کاک مەریوان لە سلێمانیەوە. کاک مەریوان عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا کاک مەریوان. یا ڕەبی خوا جەزای خێر و بات و مامۆستا گیان. ئەجمەعین برای گیان سپاس دەکەم. مامۆستا گیان وەڵامی مامۆستا گیان من پێشەوە کە بچینە سەر بابەتەکە بەڕاستی سژنم و بەڕاستی مامۆستا پێویستمان بە دوعای خێرە بەشکم تۆش لەلایەنی خۆت و دوعای خێرمان بۆ بکەی ئینشاءڵڵا مامۆستا گیان. وەڵا خوای پەروەردگار ڕەحم کە ئینشاءڵڵا بەوە بێ کە لە دڵی خۆتایە ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا مامۆستا گیان منیش وەکی زیندانیە موێ باز لەم بابەتی تۆکە ئەگەر باسی 2021 بکەین جا من ئەمەوێ وەکی زیندانیەک لە دادگاکانەوە دەست پێ بکەم. وەڵی لەبەرەوەی لە 2021 چۆن بڕوانینە ساڵ 2021 ساڵێکی پڕ ناخۆشی و بۆ دادگاکان کە نەعەدالەتێکی زۆر لەم وڵاتی ئێمە هەبووە و دادگا شکۆی لەکەدارە بەڕاستی کە نەک من بەڵکە لە میدیاکانەوە سێرەکەم بەڵکو حیزبە دەسەڵاتدارەکانی ژەوەزارن بەڵام هیوادارم ساڵی 2022 شکۆ بگەڕێتەوە بۆ دادگاکان هیوادارم ئەو شکۆیە بگەڕێتەوە لەبەرەوەی خەڵکانێکی زۆر بەڕاستی لێرە سزا دراون زیندانین سزاکەیان ئەوە نییە ئەو تاوانە کە کردیانە حەقی ئەو سزای نییە کە وەریان کردووە
بەڕاستی کوڕێکی بەرپرسێک نبینی لەم زیندانە حتا ئەندام پەرلەمانمان هەیە ئەوە دادەبەدیش خۆشی ئاگادارە و چەندها جار هاتووە سەردانمانی کردووە بەڕاستی کوڕێکی دەوڵەمەند و کوڕێکی بەرپرس لەم زیندانە نبینی هەمووی کوڕە فەقیر و کوڕە هەژارە دوای ئەوە ئەگەر تاوانێک هەڵەیەکیشی کردبێ هەڵەکەی ئەو حکومە نییە کە بەسەر یاسە پێنراوە ئەنجا هێشە حکومەکەیشی تەواو کردووە مامۆسا ئیفراشەتی بۆ ناکەن یا لێبوردنی پشتی کابرا پێی بەر بووە ڕۆشتۆ سەفە لەسەر هەڵەیەک گیراوە هەڵەکە و هەڵە نییە کە زەق بێ سێرەکە چونە لێبوردنەکەیشیان بۆ زیینو کردوتۆ کە چێنێک بەر عەفوادەکە کەوتووە هەر ئەمە بۆتە هۆکاری وەستەکە قەرەباڵغ بێ بەڕاستی بەڕاستی من لێرەوە هیوادارم ساڵی 2022 شکۆ بگەڕێتەوە بۆ دادگاکان وەلەم کەناڵی ئێوەشۆ داوا لە دادەبەدیەکەم سەردانیکردنی زۆرتر بکە بەڕاستی ئافرەتێکە بەڕاستی یارڕەبی داوا لە خواکەم خوا سەرفرازی ئەم دنیا ئەو دنیایکە بەڕاستی زۆر خەم خۆری ئێمەیە خوا لێ ڕازی بێ ئینشەڵا لە تۆش ڕازی بێ براکەم فەقیر و هەژاری هەمومان لەم زیندانە خوا لە هەموو لای ڕازی بێ سپاس خوا جەزای خێری تۆش بە ئەجمعین برایان سپاس بۆ پەیوەندیەکەت خوا ئاگادارت بێ بەڕێزان ئێستا لە ڕاستەوخۆکەی پێیان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە خاتو ئاسیا ماخۆمەزنی نووسیوێتی هیچیان جەژن نین میلادی و هیجری شوێن کفر کەوتنە تاوان و کوفرە هەروەها لە درێژەی نووسینەکەیە باسی لەوە کردووە کە موسڵمان دوو جەژنی هەیە وەکو ئاماژەمان پێکرد جەژنی قوربان و ڕەمەزان کاک ئالان داناڵێ کورد نە سەرکردەی هەیە نە بنکردەی هەیە خوا ئەو خەڵکەی دەژێنێت بەلای منەوە ئەوەی ژیانی ناخۆشە بڕۆنە لادیەکان بژین لە بێگانە و ژاوەژاوی شاریش دوورەکەونەوە داتر نووسێتی تکایە یەک کەڕەت پێیان بنووسن بۆی دووبارە نەبێتەوە دەست خۆشکاگالان ئەوە تێبینێکی باشە چراخان نووسیوێتی ئەمە دوو جەژنمان هەیە جەژنی ترمان نییە سەلاح الدین مەولود نووسیوێتی جەژنی کورد نەورۆزە و بەس ناوەکەت بەخۆتەوە نییە کاک سەلاح الدین نازانم بۆ ئەوت نووسیوە جەژنی نەورۆز هی بە هیچ شێوازێک جەژن نییە و جەژنی موسڵمان و جەژنی کورد و هەموو تێکڕای جیهان قوربان و ڕەمەزانە نەورۆزیش جەژن نییە براکەم مناسبەیەکە وەکو مناسبەکانی تر خەلیل ئیبراهیم ئەڵێ هەتا ئەم حکوومەتە بەم عەقڵیەتە ئیش بکات هیچ ئومێدێکی باش نییە قەرەقایە نووسیوێتی ناوی وایە ینی ناوی قەرەقایە قەرەقایە ئەڵێ بەنیازم سەرتاپام لە قوڕنێم بۆ بێبەختی لاوانی کورد ئەیوب ئەحمەدیش ئەڵێ من دەڵێم هەر دەبێ بڵێین ساڵ وە ساڵ خۆزگەمان بەپار بەختیار فاتیحیش ئەڵێ ئینشاءالله ساڵی ئایندە گۆڕانکاری گەورە ڕوودەدات لە حکومڕانی سوپاسی یەک بە یەکتانەکەم دەستان خۆش بێ بۆ بەشداریکردنتان ئەچمۆ لای پەیوەندیەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە کاگاوات لە کەرکووکە وەرەگرم. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته كاغاوات. جان باشي. خوالي رازي بيه زور باش. ان شاء الله ما مصاجان يوادار ام خلقي يعني لهلكان رابردومان ككردومان زاد دوبارين كاينو. ان شاء الله. بۆ اذا تو 2021 هەندی چەندی ناخۆشیات بەسەر مانە اذا تو لە 2022 تەوێت بڕۆی خۆشی دەربڕی یعنی تا بۆ نمونەوەی کە هاوبەشی خەمی هەولێری بە هەموو ڕووداوانەوە یعنی ئێستا ئێمە وەکو کەرکووک یعنی لە هەموو بەشێ خۆت ئاگدای لە وەزعەکە یعنی ناتوانێت زمانت دەرکەی ناتوانێت قسێ بکەی ناتوانێت ڕای خۆت دەربڕی کەچی چەندی لایانی سیاسی هەیە لەم کەرکووکە سوودی لەم وەزع وەرگردووە و کەچی خۆشیان بێتان کردووە بۆ خۆی خۆسوێتەوە هیوادارە لەم خەڵکە ینی دوعای خێرمان بۆ بکات لەمانە نەجاتمان بێت بۆ خوای حتا ئەمانە سەرکردەمانزن ئینشاءالله دەستەکانت خۆش بکاگەوات موفق بی براکە سپاس لە کەرکووکەوە پەیوەندیەکەی بەڵێ لە چ گەڕێکێکەوە گەڕێکی شۆرجەمان مەساجان سڵاو ڕێزمان هەیە بۆ گەڕەکەکەی خۆمان ئینشاءالله خواگەدارت بێ خواگەدارت بێ بابچمەوە لای مام جەوهەر مام جەوهەر مام جەوهەر ئەوە خەتم برا بەڵام با بێنەوە سەرخەت باشە بۆ بە من دەڵێ مام جەوهەر دەڵێ کاتێک کە خوددا ئەولادەکی دای ئەو ڕۆژە بگریە بەڵێ لەبەرەوەی ئەو ئەولاداتە زەر ئێش و ئازار و عەزاب بەڵام کاتێک کە ئەولادێک لێ دەمرێ دەبی پێ بکەنی لەبەرەوەی خوددا بەسەری کردیتەوە بەڵێ من تێناگەم خەڵک تێناگە کورد تێناگە ئایا کورد تێناگە یا سەرکردەکان تێناگەن
با بینە سەر خەتی ڕاستەقینەی سەرەکی هەندێک شتم باس کرد باشتەکانی دوایی باز بکەین من لە سیاسەکانی دەپرسم چەند حزب لە کوردستان هەیە و چەند سەرکردەی هەیە لە کوردستان هەیە بۆ ڕۆژێک ژوورێکی بژێوی ژیانتان دروست نەکرد پێ کۆدا بنووسین بۆ بژێوی ژیانی خەڵکی کوردستان بۆ ڕێزگرتن لە ئاڵای کوردستان بۆ دەوڵەتی کوردی بۆ ئایا تارەبانی بارزانی هەموو شتێکن لە کوردستان ئایا ئەوانە کوردیا خەڵک کردو کوردستانیان دروست کردیا ئایا 5 ملیۆن کرد ناڵێن دەرەم 50 ملیۆن کرد دەبی لە ژێر ئازاری درۆیەکانی یەکێتی و پارتی بناڵێنی ئایا 30 ساڵەی حکومڕانی بەرەو نەهامەتی دەڕۆین لە پێناویتی 2 منداڵ حکومڕانی بە بڕێوە دەبن 2 منداڵ 2 مەسئول و قوبات لۆ ئەم بۆ چەنە ئاسمانی هاتە خوارێ بۆ ڕۆژێک نهاتن شار بە شار دێ بە دێ بگەڕن ناحێ بە ناحێ بگەڕن لەگەر هەموو چین و چێژەکان کۆ ببنەوە ئایا غەڵەتەکانمان چێ و ڕاستەکانمان چێ چۆن دەوڵەتێکی کوردی سەرسەر بکەین بەڵێ مام جەوهەر بەڵێ 30 ساڵ بوو بە ڕازمان مام جەوهەر دەوڵەتێکی سەربەخۆ مام جەوهەر ئێمە وەکو میرسی حوسن بەپارتمان ئاخ دەبێت تێ بگەین مام جەوهەر ئاخ معقولە تو لەسەر کاکەم گوێی لێم بێ مام جەوهەر کاک محمود معقولە کاک دابان ئاگاداری بەسەر بێ کەسەر و کەمال کاک دابان کاک دابان هەر ئاگاداری کە بە تەلەفۆنەکە پێی بڵێ ئەمن هەموو شتێکم ئەو گوێی لە من نییە تکە ئاگاداری کە کاک دابان مام جەوهەر گوێ لێمە مام جەوهەر جەنابەت پیاوێکی هەستەکەم دادپەروەری حەزت بە دادگەری هەیە حەزت بەوە هەیە دادگەری بچەسپێ پێم خۆشە کات ببەخشی بە هاوڕێکانت ئەوانیش لەسەر هێڵندەمێکە چاوەڕێ دەکەن ئەوانەی کە ئەمن دەڵێم ئێش و ئازاری خەڵکی کوردستان و تەواوە پەیامەکەت گەیشتووە زۆر بە جوانی گەیشتووە کاک محمود ڕێگەم بدە کاک محمود دەبی مەسعود بازانی بۆ خۆی بێتە ناو پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی هەموو ڕاستی درۆیەکان باز بکە ئایا عەقدی 50 ساڵە یانی چی و هەروەها یەکێتی بشتمێنێ وەلایەتی لە پێناوی عەدەم یانی چی بۆ ئێمە هەڵدێر دەڕۆین ڕۆژانە بەرەو هەڵدێر بڕۆین حساب لۆیەک حزابی سیاست 50 ملیۆن کوڕ نەکەین گەیشت بنەماڵی کارەبانی بازانی بەرپرسیارن لە هەموو گیر و گرفتەکانی خەڵکی کوردستان ئەوانە سەبەبکارن بۆ نەمانی دەوڵەتی کوردی بۆ نەمانی کورد بۆ نەمانی ئاڵای کورد بۆ نەمانی وجدانی کورد بۆ نەمانی خوێنی شەهیدان و ئەنفال و چینیا باران ئەوەندەی دەڵێن دەبی مەسعود بازانی ئەو شە بێتە سەر خەت پەیامەکی دابڕێژی ئەگەر ئەو ڕاستگۆیە و دەرێ زۆر سپاس مام جەوهەر تەواو دەستخۆش سپاس مام جەوهەر دەستخۆشی لێکم بۆ پەیوەندیەکەت هیوادارم کات ببەخشین بە هاوڕێکانت ئەوانیش حەزەکەن پەیوەندی بکەن قسەمان لەگەڵ بکەن لە بەرنامەکەەوە قسەی خۆیان بکەن بۆیە هیوادارم کات ببەخشی بە ڕەفیق و دۆستەکانت بە براکانت بە خوشەکانت دەستخۆش مام جەوهەر ئەچمە لای کاک ئەحمەد لە هەڵەبجەوە کاک ئەحمەد فەرموو کاک ئەحمەد گیان فەرموو چاوەکەم چۆنی براکەم باشی چۆنی براجان باشم شکر لە خوا یاخوا سەلام و باسی بە قوربان الحەمدولله سپاس دەکەم بەرنامەکەی لەسەر چییە لە جێمەلانیە لەکوێ قساکەی لەکوێ هەڵەبجێ لە ماڵەوەی هەڵەبجێ لە هەڵەبجەم لە ماڵیشەوەی لە دەرەوە لە دەرەوەی وەڵا باسی 2021 و 22ەکەین چۆنە تێپەڕانەوە و چۆن پێشوازی لە مەکاکەی تێگەیم بە ساقی کاڵ دەیتەکەیان لە 2021 قازانج و ئیسفادەکەمان چی بووە لەم حکوومەتە تا لە 2022 دیکەین ئارا وڵا چی بووە وەڵای هیچ بەرنامەیەک و هیچ شتێکمان نەبینیوە نە کاربا هەیە نە نەوت هەیە نە غاز هەیە یەک پرسیارە لێکم بنزین هەیە نە گاز هەیە خەریکە هەواتم کە نامێنێ کاک ئەحمەد ئێستا لە دنیای وای لێ هاتووە بە ئامێرە ئەلیکترۆنیەکان مەعاش وەرەگری بە ئامێرە ئەلیکترۆنیەکان نەچیتە مارکێتەوە بازاریەکەی بە ئامێرە ئەلیکترۆنیەکان سوزانم سیارەکڕی لە وڵاتێکەوە بە وڵاتێکی تر هەست ناکەی هەرێمی کوردستان هێشتا لە 2021 نییە و لە 91ایە هەستەکەی هێشتا ئێمە لە 91 نەهاتوینەتە 21 قوربانگیان ئێمە سەڵا لە 91 بووین ئەی لە چەندین والله سەڵا لە 91 بۆیان برا والله سەڵا بگەڕایەنەوە بۆ ساڵەکانی هەفتا زۆر ئیسفادەمانە کرد ئێستا ئێمە گۆڕانکاریەکانمان کرد بە زەمانێکە هەتا بڕە هەروای نەزەرەرا بە قوربانی چاو بم کاک ئەحمەد یعنی ئێستا ئەوەی کە ئەبینرێ گۆڕانکاریەکان چین بۆ نمونە لە لای تۆ چی گۆڕاوە لە هەرێمی کوردستان
لە کەی وەتاکەی هەر لە 91ەوە کە ڕاپەڕین کراوەتە ئەمڕۆ والله هەر لە زەرە رابووین بە تاقی چاومێ سەرە هیچ فادەم نەبینیوە من پێگەی ئەوە تەمەنم بۆ تقریبا بۆ 6 دەوڵانە ڕوا والله برای باوکم بە قوربان لە حسابی مەوزوعی حکوومەتی کوردی و پەرلەمان و دار و بەردا هەر هەمووی بە قورئان لە زەرەر نەبێ لە قازانجی میلەت نەبوو هەمووی بۆ گیرفانی خۆیەتی و ڕایکێشێ و ئەم ساڵ بۆ ساڵەیان دەدەستی ئەم ساڵ و ئەمە مەسەلەیەکەی هەڵێ ئەم ساڵی مەیمونە نازانمەوە ئاخری ئەمە ئەوەڵی ئاخری چۆنە پێگەی ئەمە ئەو مەسەلەیە 2021 بەخواستی استیفادەیە کەس نەیکردەوە نەوت نەماوە ئەوەڵێ بە گەرمیان ئەڵێ ئینسان ساڵەکان گەرم بووە وەڵا نەوشیان ناتەینێ نەوت ئەوەکەی بەرنامەیە کاکێ بە قوربانی چاو بم هیچ بەرنامێکی نییە هیچ لێپرسە لە مەوزوعی دەوائیر و دایرە و لە هیچ شتێکا لە هیچ شتێکا بەرنامەی نییە میلەت هەر هەمووی لە زەرەرایە بەس لە یەک شتا بەرنامەی هەیە کاک ئەحمەد لە یەک شتا بەرنامەی هەیە وەکو بۆ نمونە من ئەمڕۆ سەرۆکوەزیرانم بەیانی براکەم 2 بەیانی ئامۆزاکەم 3 بەیانی پورزاکەم 4 بەیانی خاڵۆزاکەم ئاوا ئیتر بە بنەماڵەی بۆ چوێتە سەر بە قوربانی چاوە بم ئەوە بە قوربانی چاوم ئەوە نابێەوە باسی بکەی ئەوە لە پێش هەموو شتێکەوەی ئەوە بە ساکیدەوە ئەوە لە پێش هەموو بەرنامەیەکەوەی ئەو گۆڕانکاری نییە بەڕایتەوە بۆ باسکرد ناتێت چونکە لە بیدایەتەوە هاتووە تا ئێمڕۆ بە قوربانی چاوەنا لەم هین حکوومەتی سلێمانی و لە حکوومەتی هەولێر هەر عینی بەرنامەیە بە قوربانی چاوم مەخوابرا برای باوکم بەجارێ وەکو هەڵەبجەی شەهید کوردی ناسان هەموو عالم دەستی خۆش بێ ئاخوا دەستی خۆش بێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئەحمەد دەچمە لای کاک مەحموود لە سموودەوە لە کەلارەوە خاڵۆ سلام علیکم عەلەیکە سەلام و ڕەحمەت الله خاڵۆ گیان باشی شکر باشی قوربانی گیانە سۆماشەکەم ئەستەغفیر الله یاخوا بێوەی بی قوربان و کاکە گیان ئەو خەڵکەی زەهەر کەناڵێ دانیشێ و بلێ لەم حکوومەتە ئەکات و بەخوا من دینارێ مەعاشم نییە و کرێکارێکم باش پێگەیشتی بەڵێ بس ئەمە کە ڕۆژانە حتا یاوەڵامە کە تێکاکە لەم حکوومەتە چی گەرەگەڵا حکوومەتەوە گەنجەوە وا خراوە وا نەوتماناداتێ وا مەعاشماناداتێکی ئەمە خۆر حتا ئێستا دینارێ مەعاشمۆ نەگرتێ و ئەو خەڵکە دەڕۆژ مەعاشەکەی تاخیرەیە دەسەکاتە بەراڕۆ و باوکە ڕۆ و دانجادە ئەگرێ ئایا کرێکارێ وەکو ئێمە یەک دینار مەعاشمانیە ئێمە چی بکەین ئەمجار ئەم حکوومەتە گەشتی هەڵەسێ و زەمی ئەکات کاکەی تو حکوومەت چۆن باشەی لێ خەڵکە با لە 150 بێژە حکوومەتەوە چاکەوە ئەوەتان هەر پێغەمبەر صلی الله علیه وسلم ێژە نەفەرێک و لەبان جادەیە سواری سیارەکە کرد ئەگەر بە پیاوانە داوازێ ماڵاوایی لێ کرد و دیخوا حافظ دەرگاکەی جوان پێوەدا ئەو زەلامە سەرنجی بڕێتە ڕائەکێشێت گەیە هەر کەسێ هەڵی ئەگرێت بەس ئەگەر داوەزی قادەکەی تەن پێوەدا خوا حافظ دێنجێ قەت خەڵکە و ناگری ئەم حکوومەتە ئەگەر گشتی درێژێک کاکە حکوومەتێکی چاکە وەڵڵا باوکم حکوومەت بۆچی خراوە حکوومەت خراو نییە بۆ خراوی بەس خەڵکەکە خراوی کردیە یەکەیشتی لە من ئێستا ئەگەر حکوومەت هەلی کاری بۆ دابین بکردیتە ئەماوت قەی ناکە مەسەلەن ئەگەر بڵێ حکوومەت چاکە بەس تۆ کاری شت نییە کاک مەحموود لەوە تێناگەم زۆر جوانەکە من کارم نییە ڕاستەکەی بەس ئەو خەڵکە خراوی کردی هەرەکی هەڵەسێ و یەژی ئەمەتانی ئەوەتانێ کاکە حکوومەت چۆن باشێ هەر ئەو خەڵکە ناڕزای دەرئەبڕێ هەتا ئێستا هیچی بۆ کریاوە هیچی بۆ نەکریاوە یعنی تۆ ئەڵەی هەر بێدەنگەی لێ بکەن هەتا خی گەورە خۆی گۆڕێ من یەژم بێدەنگیشی لێ مەکەن نەبووتێ بێدەنگش من یەژم خەڵک بۆ شێوە زەمی ئەو حکوومەتە لە کاکە حکوومەت چی بکا بۆ خەڵک عزانی شوێنە لایەکی ڕژیاوەتە بانیا لایەکشی فەقیر و فقرایە و من حالم لێ کاکاورایەکی فەقیرم بەخوا کرێکارم بەس بەخوا بێژەچی ئێمە ئەگەر حکوومەت خەڵکە ناڕزایی دەرنەوە ڕێنەوت لەسەرمان ئاوا قلێت ناکرێ بەخوا زەخیرە لەسەرمان گران ناکرێ بەخوا ئێمە ڕەحمی ئەو خوا بارانەکەی خوامان بێ هیچمان نەگەرەکە لەم دنیا هیچ تەبای خوا بەس بەخوا حرەکەی هەڵەشێ و دایکی حکوومەتێکی واکە ئەمریکا ئەوەکە بەخوا ئەوە هەتا دێ بارەکەی خۆمان قورسەیە ئەوە باتی و بێژم تۆ دەراوسێتەوە هەر دەبێ لە دەراوسەکە دۆ دەستێ بکە بەخوا بەیانی چوویتە دەرەستێک و کردە ناوچوی مناڵی دەراوسێکەوە بەخوا دەراوسێکە و ڕێگەڵەگرێ بەخوا هەموو بەیانە چوویتە دەرەبێژی ئای خوام کە قورآن بەخوا کوڕی عاقڵە بەخوا کوڕی زۆر جوان عاقڵەیە کاک مەحموود بەڵێ ئیسا لە سمود ئیشوکار هەیە جوڵە هەیە تۆ بەشی ژێوی خۆت دابینەکەی کرێکاری ئەەکەم یعنی جاری وایە وە دە ڕۆژیش 50,000 پێیان ناکەم بەس یعنی زۆر شکریشمە بەشی ئەو خوای گەورە
ئاوڕی خێری لێ باتەوە ئیشەڵا ڕزقی حەڵاڵە پێ ببەخشێ سیحەت و سەلامەتیت پێ ببەخشێ خوای گەورە ڕەحم بە ئیمانت بکا و عاقبەت خێر بێ یا ڕەبی. با قوربانم زۆر مەمنونتم یا ڕەبی خوای گەورە خوایش تۆ سەربەست کە قسەکانی تۆمە دووە دایسە تەلەفۆن بە کەناڵ نەکرێ بەس قسەکانی تۆ گشتی بەدڵە و زۆر داوای لێبوردنەکەم ئەگەر کەم و کوڕیەکشم بیە. سپاس بۆ پەیوەندەکەت هیچ کەم و کوڕیت نییە خوا لێمان بووبرە ئیشەڵا خوا ئاگادارت بێ خوا حافیزت بێ. بەڕێزان کاک ئازاد چەمچەماڵی ئەڵێ ساڵی 2022 لە 2021 باشتر نابێ هەتا فرە حیزبی هەبێ. کاک ڕزگار ئەڵێ جەزاکەڵڵا خەیرن سپاست دەکەم کاک ڕزگار. یەکتان نووسیوێتی دەستان خۆش هەردوعا بکەین خوددا دەروی خێرمان لێ بکاتەوە ئینشاءڵڵا بۆمان بەخێر بێت. مەغدید ڕەسوڵ زەنگەڵ نووسیوێتی هەر کەسێ خۆی بە موسڵمان بزانێت دوو جەژنی هەیە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان ئەمەی پێی ئەڵێن سەری ساڵ جەژنی گاورانە. ئەچمە لای باوکی محەممەد لە هەولێرەوە. باوکی محەممەد باوکی محەممەد فەرموو. کاکە محمود جان سلام علیکم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بابي محمدي ئەحوالی جەنابەت باچی کاکە محمود جان گەلێ باشم سپاس بۆ خوا چاوت ماز دەکەم. کاکە محمود جان وەی گیانی کاکە محمود بەس دەنگی تەلەڤیزیۆنەکەت بێدەن کە لە تەلەفۆنەوە گوێم لێ بگرێ لە خزمەتت دەبم. عزیزی کاکە محمود جان ئەی جان کاکە محمود جان باز من لە ئێوە لە تۆ بپرسم فەرموو. ئەمە ئەم دەسەڵاتە چەندی ساڵ حکومەکە؟ ئەوە 30 ساڵە حکومەکە ڕەحمەتی خوا دێبێ لە تۆش بێ. تا ئێستا شتێکی وا بینیوە لەم حکومەتە زاڵم و مجریمەکەوە دەی شانی باسکردن بێتن؟ شتی باش بەڵێ بە بیرم نایەت ڕەحمەتی خوا دێبێ لە تۆش بێ. ئەوە ساڵی 21 تێپەڕی ئەچین بۆ ناو ساڵی 22 خۆیە؟ بەڵێ. بەخوای کاکە محمود جان لە ساڵی 21 خراتم ئەمە سەر دێ. لا حول ولا قوة إلا بالله. خوای بەس هەندە کاتت پێ بدە برێ بۆ. بەڵێ. ئێ بۆ. بەڵێ کاکە محمود جان باشە باشە. کەسێک شایانی جێگایەک نەبێتن پێی بە زۆرە ملیێ بە قووەت و بە زەبری هێز لەو شوێنەی دانێک کە شایانی ئەم شوێنە نەبێتن ئایا بەڕای تۆ باش دەبێت ئەو کەسە بە عەدالەت نییە شتەکان تەدۆیەکە؟ نانە بە عەدالەت نییە عەدالەتی تێدا نییە. ڕەحمەتی خوا دەبێ تۆش بێ. هەر جێک کەسێک شایانی جێکی نەبێتن نییە ئەوی پێ ناکردن کاکە محمود جان. دەستەکانت خۆش بێ. دەزانی باوکی محەممەد ئێستا هەستم بە چی کرد؟ درەنگ چاوتەکەم دەگاتێ. گوێت لێمە؟ بەڵێ 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 دەڵێ جەنابەت پێشکەشکارەکەی تو منیش پەیوەندیم کردووە پرسیارەکان ئاراستی من دەکەی من وەڵامت دەدەمەوە. پەیامەکە زۆر بە جوانی گەیشت من لە جەنابەت گەیشتم سپاسە دەکەم بۆ پەیوەندەکەت موفق بی ئینشاءڵڵا سڵاو ڕێزمان هەیە بۆتان خوا ئاگادارت بێ. عزیزی کاکە محمود جان ئینشاءڵڵا ئینشاءڵڵا 2020 کۆتاییان بەسەرا دەدەم ئینشاءڵڵا 2022 ئینشاءڵڵا کۆتاییان پێدێ دەیا ئەڵڵا یا ئەڵڵا باشە دەستەکانت خۆش بێ سپاسە دەکەم بۆ پەیوەندەکەت باوکی محەممەد خۆشحاڵت کردم. بەڕێزان ئێمە لە تەواوی شار و شارۆچکەکانەوە پەیوەندەکان ئێوە ئەزیز و خۆشەویست وەرەگرین ئەچمەوە لای سەردەشت لە سلێمانیەوە. کاک سەردەشت کاک محەممەدی گوڵ و دڵ سڵاوی خۆ لێ بێ کاکە محەممەدیان سڵاوی خوا لێ بێ. خۆ محەممەد و مەحموود فەرقی نییە بەس من ناو مەحمووە. عفو کاک محمودیان قوربانم کاکە محمودیان داوای لێبوردنەکەم ئینشەڵڵا سەرکەوتووی کاکە محمودیان. گوێی مێرێ هەردوو چاوەکەم لە خزمەتی جەنابتان کاک سەردەشتیان. کاکە محمودیان وەڵی 2020 خۆشیمان نەبینی و مەشکم ئینشەڵڵا 2022 خۆشی ببینین پشت بە خوای گەورە و پشت بە کاک سۆرا ئەحمەد ئینشەڵڵا چێتە پەرلەمانی عێراقی وادارم خوای گەورە سەرکەوتووی کا و سەرفرازی کا و ئینشەڵڵا لە پەرلەمانی عێراق قسەمان بۆکە و ئینشاءالله تعالی
ڕحم بە خەڵکی سلێمانی و هەولێرەکە ئیشەڵڵا بە ئومێدی ئیلایی ئومێدم بە سۆرە عەمەرەیە و خوای گەورە سەرکەوتوو و سەرفراز بکات لە دنیا و لە قیامەتا و بەشی ئەوانەی تریش نەخۆم سەرکەوتن بۆ مەحموود و سەرکەوتن بۆ هەموو کۆمەڵی ئیسلامی و 2022 ئیشەڵڵا ئەبێتە خۆشی و تەبایی بۆ هەموو کورد و کوردستان. بژیت کاک سەردەشت هەم ئیشەڵڵا بۆ داهاتوو هەم ماشەڵڵا بۆ قسەکانت دەستی خۆش بێ و سوپاس بۆ پەیوەندێکت. قوربانە بم کاکە مەحموود گیان خوای گەورە پشت و پەناتان بێ ئیشەڵڵا و خوا ئاگای لێت بێ خوا ئاگای لێت بێ کاک سەردەشت گیان زۆر زۆر سوپاس بۆ پەیوەندێکت. ئومێدەوارین ئینشاءڵڵا خوای گەورە ئاوڕی ڕەحمەتی خۆی لەم خەڵکە بداتەوە. کاک سلێمان لە سەنگەسەرەوە وەرەگرم. باش قوربان. باش کاک سلێمان گیان. باش دەکەم مەمنونم. وڵای خۆشحاڵ بووم ئەو فریاکەوتم ئەو پەیوەندیە بگرم. لە خزمەتی جەنابی. لە عەزەمەیە لەسەر هێندە کەس کە تەلەفۆن دەکە و قسان دەکا. هەندێکی پێشینیان هەیە دەڵێ هەر کەسێک دەزان لەمباری خۆی دەژێنی وا هەیە باسی چاکەی حکومەتی دەکا. سەد خۆش دەکەس کەس ڕەخەی لێ حکومەتی نەگرتایە. ئەوەندە حکومەتێکی چالاک و ڕێکپێک وایە کەس ڕەخەی لێ نەگرتایە. وایە. بەڵام ئەگەر کەسێک بەخمەی دەگری ئەگەر لە خۆی ئێستا لەو قسانێکی لەکە جواب دەکەم سەد خۆش دادگایەکی شەبێ بەیانی دادگایەکی عادلانە کە من زۆر دەوڵەتی کوردی بکەم سزایەکی زۆر قڕ بدرێن. لەو کاتی زووش ئەگەر بەیان بدرێ دەوڵەتی کوردی ڕابگەندرێ ئەوانەی کە مەحارەزە بوون بەیان گوزەختینە ئەوانە کوردی ڕاستەقینە بوون. نەک ئەوانەی کە بەیان کرد بە مەزایدە و بەیان کرد بە قسێکی خوان فێر ئەوە دەکرد. ئێستا ئەمە ئەو خەڵکانەی کە دەڵێن وەختی نوێیانەوەی وایە ئێستا دەوڵەتی کوردی کە چەند ساڵە دروست بووە چ زەمینە سازێکی بکراوە چ ئامادەکاریەکی بکراوە بەداخەوە. یعنی دەوڵەتی ئێرانێ لە 88 لەگەڵ عێراقە شەڕی بوتارە نەبێ وەلا بەسەر عێراقەدا بڕوا ئەوەندە لە دوایە بوو. ئێستا ئێران کە ئەوەندە پێشکەوتووە یعنی لەگەڵ ئەمریکای منافەسەی دەکا خۆزگە دەوڵەتی کوردیش ئەو سەرۆت و سامانەیەکی میلەتی سەعود کردووە بەکاری هینابایە بەکاری هیناوە بۆ دەوڵەتێکی کوردی کە بەیانی ئیشمان بە دەوڵەتی دراوسێ نەبا بەیانی مەترسی عەشتی شەعبیمان لەسەر نەمابا. بەڵام هەر چۆن دەژەنگاریەکەی جارانە هەر شڕەتێکیەکەی جارانە یعنی چ پشتگیری حکومەتێکی آخر چی دەستخۆشی لێ بکا 2021 چیە و 91 چیە و وەڵا سەد خۆش دەلەگەڵ 91. بەڵێ بەڵێ تەواوە دەستەکانت خۆش بێ کاک سلێمان گیان زۆر سپاس. ئەو ڕادیانەیە کە دەڵێن وەڵای دەباشە خۆ دەوڵەتی کوردی عەیبی چیە و ئەوە بۆوان عەیبی نییە لەوانەیە موچێکی باشی هەبێ بەداخەوە یعنی کوردستانێکی پڕ خێر و بەرەکەت لە هەموو ڕۆژیەوە. کاک سلێمان ئێستا خەڵک خۆی پێنەژێ بچی خۆی بە دەریا دیژەدا دەخا. باشە هەموو باڵک تازیێنی هەموو خەڵکێکی خاوەن ویژدان بۆیان فەرۆشەکە کابرا نەتیجەیدا دەخنکێ لە ناچاریە بەنات کەس خاک و وڵاتی خۆی بەجێ دێڵی. تەواوە کاک سلێمان سپاسی جەنابەت دەکەم بەڵام زۆر گرنگ بوو حکوومەت کارێکی بکردە بیانووی خەڵکی ببڕێ ینی ئەمن بۆم نەبووە ئێستا لەسەر و شاشەی مەسەڵەن قسە بە حکوومەت بڵێم یان جەنابەت بۆت نەبووە ینی وای بەداخەوە کارێکی بکردە لە 100 نەفەری 50 نەفەر مافی حکوومەتی کردایە لە فەضی ئێستا نەک لە 80 زەمین کە 20 کەسی خاوەن مەساعات مافی کردە. ئێستا دەیکەن ئەوەی دەیکا مستەفیدە لە حکوومەت ئەوەی دەیکا پرۆژەی هەیە ئەوەی دەیکات دەوڵەمەندە کۆمپانیاکان بەرژەوەندی خۆیان وا دەخوازی ئەگەنا هەموو کەسێکی خاوەن وجدان بە وجدان دەزانی کەسی ڕوویداوە چ دەگۆڕەیە. تەواوە دەستەکانت خۆش بێ سپاسە دەکەم کاک سلێمان لە سەنگەسەرەوە ئەچمە لای کاک عەبدوڵڵا لە جەلکانەوە. کاک عەبدوڵڵا لە گوندی جەلکانەوە. کاک عەبدوڵڵا بەداخەوە پەیوەندەکەی نەماوە وایە کاک دابان باشە دەستت خۆش بێ کاک دابان بەردەوامی لەگەڵتان بەڕێزان. سەمەد مام حسێن کەڵۆزی نووسیوێتی هەرساغ و سەلامەت بن سوپاس دەکەین قوربان. سامی نزار ئەڵێ جەزاکم الله سپاس بۆ جەنابیشت مۆفەق بی. ئاسیا پشدەری نووسیوێتی سڵاوتان لێبێ کاک مەحموود دەستت خۆش بێت. سڵاو بۆ بینەرانی پەیام هیوادارم ئەوەی خۆی بە مسلمان دەزانێت لەو ڕۆژە بەشدار نەبێت. جەژنی مسلمان تەنها دوو جەژنە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان. دەست خۆش بێداد ئاسیا سپاس بۆ جەنابیشت ساغ و سەلامەت بن. ئەچمە لای ئەختەر لە کەرکووکەوە. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله.
دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم کاک محموود جان. سپاس دەکەم ئەختەر خان. باشی شکر. بەڵێ بەڵێ خوا لێو ڕازی بێ. کاک محموود هەیە ئەنووسێ وا ئەوانە بچن بۆ لادێ. بەڵێ بەڵێ ئەوەی وەزعی ناخۆشە بڕوا بۆ لادێ. بەڵێ ئەوان هەموو پارە خەرجەکەن و ئەڕۆ نەکەونە بەحری بیجێ نازانم چییە. لەبەر ئەوەی مستەقف بن، لەبەر ئەوەی بچن بۆ خارج ناویان لە خارج بێ دەرچێ. ئەوروپا فڵان کەس وا لە خارج. ئەوروپا چۆن ئەچن بۆ لادێ؟ لادێکان ئاوەدان ناکەنەوە، لادێکان کاول بوو. ئاخر یعنی ئەڵێ ئەوە لە بریەوەی بچن بۆ ئیجە و بۆ ئەوروپا و وڵاتانە بچنەوە بۆ لادەکان ئاوادانکەنەوە. ئەیوانە ئەو پارەی کەوا خەرجێکن و ئەیش خنتێن و لە دوای ئەوەش کە لە لادێ بن لە ئەوروپا بن لەوانەیە گوناحباریش ببن لە لادەکەی خۆیان ئیش بکەن و سەوزەوات بکەن و زرعات بکەن، هەم ئیمانیان پتەوە بێ و هەم وڵاتیان پێشەکەوێ و هەم چاکەیان دەزەکەوێ و ئەچن بۆ بەحرەکەی دیجە بەر ناچن بۆ لادێکان. لادێک کاول بوو هەمووی وێران بوو بەهۆی حکوومەتی هەرێمەوە کە هیچی نەزانی و نەیزانی بەرنامەکانی ڕێخکا وڵاتی کاول کرد هەر بەخۆیەوە هەتا بە خەڵکەکەیەوە، خەڵکەکەش وەکو حکوومەتەکان وایە. وەسەلام عەلەیکم. وعەلەیکی السەلام وەڕەحمەتوڵڵا. دەست و دەنگت خۆش دادە ئەختەر، پورە ئەختەر. سپاس میمی ئەختەر، ئەوە بە کەرکوچی وای پێڵێن. دەست خۆش بێخوا بۆ پەیوەندێکت. ئەچمەوە لای کاک عەبدوڵڵا لە جەلکانەوە هاتووەتە سەر خەت. داخراوەتەوە؟ نا دانەخراوەتەوە. کاک عەبدوڵڵا داخراوەتەوە؟ بەداخەوە. داوای لێبوردن نەکەن کاک عەبدوڵڵا، هەست ناکەم ینی کێشەکە لە لای ئێمەوە بێ. من ئەگەر پەیوەندی هەبێ کۆتا پەیوەندی وەرەگرم، ناوەڵا ئەگەر نەش بێ باشتر لەبەرەوەی کۆمنتەکانم نەخوێندوێتەوە هێشتا. ئەگەر پەیوەندی هەیە باشە. کۆتا پەیوەندی وەرەگرم. حەبسەخان دەستخۆشی ئەم بەرنامەتان لێ یەکەم براکەم. تۆ کاک مەحموود؟ ئەرە وەڵا چۆنی حەبسەخان پورێ حەبسە باشی؟ باشی. چاکی شکر؟ تۆ باشی شکر. وەڵا دەست ماچەکەم. دەست و ماچەکەم دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم کاک مەحموود گیان. یاخوا بێوەی بی پورێ حەبسە. لە ئەنفالەکانەوە لە چەمچەماوە قسەی لەگەڵات. ئای سڵاوی خوا لێبێ، سڵاوی خوا لە هەموو خەڵکی چەمچەماڵ. چەمچەماڵ خۆشەویستە. سڵاوی خوا لە تۆیش وەڵای کاک مەحموود گیان. هین وایە شەهیدی نەدا و ئەنفالی نەدا و داوای موچەکە ئێمە وەرێگرین حەسوودیمان پێوە. حکوومەت قەت خراپ نییە، خەڵکەکە خراپە. باشە. خەڵکەکە یاخوا پێشمەرگە گشتی بکوژرێ، پێشمەرگە نەوێ سوێن بە خوای گەورە پێشمەرگە نەوێ کوڕ نییە خۆی لە چەمچەماڵ و سلێمانی بگرێ. بەڵێ 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 وایە هێزی پێشمەرگە هێزێکی ئازان بەدەر لە بەرپرسەکانیان تەبان. هێزێکی چاپکە، هێزێکی ئازایە. ئەنجارە ئێمەش لە ئەنفالماندا دێمان ڕووخاوە تۆزێ مەعاشمانەیە. کاکە گیان نەتوانن بۆ گەنجەکانی موچە ببرنەوە با خەرجمێن بە حکوومەت نەدا. حەبسەخان گیان ئەی گیانت سەلامەت بێ ئیشەڵڵا یاخوا بێوەی بی پێشمەرگە برای من و کەسی من و خزمی من و تۆ و کوڕی تۆ و برای تۆیە وە نییە؟ خۆی ئەوان کوڕی منە و برای تۆیە و بەس. ئەوان دەرەجەیەکن، پیاوی پیاوانن ئازان لە هەموو ڕوویەکەوە، بەڵام ئەوە بەرپرسەکانیانە پێشمەرگیان بەکەم زانیوەوە بەکەم سیر کردووە بەڕاستی بەداخەوە. ئەجینا پێشمەرگە هێزێکی ئازایە وەکو خودی پێشمەرگەکان خۆیان. پێشمەرگە هێزی ئازایە کاک مەحموود گیان. ڕەبیە نمونەتان جایە پێشمەرگە خۆڕاگرە، پێشمەرگە کارێزگاریەکە لەو خەڵکە، پێشمەرگە نووری سەرمانە هین چاومانە. ئەی پێشمەرگە ئەی چۆن ئەوەی مەعاشی نێ بە چەند جمێنیان پێدا. ئەی ئەوە پێشمەرگەیە زانم سێ موچەیەیە جمێنیان پێدا. حەبسەخان حەبسەخان گیان ئەی پێشمەرگە لە نوقتە شەو تا بەیانی شەو نخونیەکە و دانیشێ لە نوقتەی حرەسیات ئەگرێ بە تفەنگەکەیەوە مەسئولەکەی نییە، بەرپرسەکەی لە ماوە لەبەر سپلێتا خەوتووە بەشێکیان.
ئەوەی شەیە بەرپرسەکەیش دەوری خۆی بینیە کاک مەحموود. دەست خۆش بێ من لە جەنابەت تێگەم تۆ قوربانی داوە ئەم قوربانیە ئەم قوربانیەی جەنابەت بەرزە نرخێنین خی گەورە لە کەسوکاری تەواوی ئەمفالکراوان و بێسەر و شوێنان خۆش بێ خوایە گیان مەقامیان عالیکەی لە بەهەشتی بەرینە جیانکەیتەوە و بیان حەسێنیتەوە و شادیانکەی ئینشاءڵڵا. ئێمە گومان لەوە نییە خەڵکێک بەڕاستی قوربانی داوە خەڵکێک لە خزمەتی بەڕاستی کورد و کوردستانە بووە بەڵام بەرپرس و دەسەڵات و حکوومەتەکەی ئێستا زۆر بێقیمەت سەیری ئەو وەزعاکە زۆر بەکەم سەیری کردوون مافیان نەداوە تۆ کە سوکاری ئەمفالی حەق بوو ئێسا هەموو ماڵێک ینی ئەوەنە ئیمتیازاتی هەبوایە لە کە سوکاری ئەمفال نەبێ و نەکرابێ لە هیچ وڵاتێکە ینی ببوورە لە هەموو وڵاتێکە باس بکرێ بڵند کە سوکاری ئەمفال وا ڕێز لێ گیراوە وا قەدرگرانن وە نییە مەجالەیە قسە بکەم کاک مەحموود ئەرە وەڵا لە خزمەتان فەرموو. وەڵی کاک مەحموودیان خۆم تاقانەی ئەمفالەکانم بە منی شکاوم لە کۆمەڵێکا خۆم بەجێماوم زۆر داغ لە دڵم بەس ماڵی وایە سێ موچەیەیە چوارەیە پێنجەیە دایکە حکومەتە گێوجمێن بە حکومەتەدا و جمێن بە پێشمەرگەدا و منیش زۆر پێم ناخۆشە بەڕاستیەکەی حکومەتیش ئەوڕێ لە گەنجەکان بداتۆ با خەڵک جمێنی پێ نەدا ئەرە وەڵا ئەوڕێ لە زیندانی سیاسی بداتۆ کە سوکاری ئەنفالە ئەوەی کە ئەنفال کریا و زیندانی سیاسیە با حکومەت داوڕی لێ بداتۆ یعنی خەڵکی سەنگاوین خزمی کاک مەحموود ئێسڵاو ڕێزمان هەیە بۆ خەڵکی سەنگاو خی گەورە بتان پارێزێ ئینشاءڵڵا خوا لەگەڵ تۆمان پارێزیە بەس بەخوا کاک مەحموودیان حکومەتی هەرێم داواکارم لە حکومەتی هەرێم لە کاقوبا تاڵەبانی لە کوڕەکەی تریان نام سادیەڵە چییە گشتیان دێنە هەنای گەنجەکان و پاریان موچیان بۆ ببرنەوە با خەڵک نێتە سەجادە بە چاوی کەم سەیری حکومەت نەکا جوێن نەدا ئیشەڵڵا ئیشەڵڵا دەستەکانت خۆش بێ پورە حەبسە ئەزانی چیە کاک مەحموود بەڵێ کاک مەحموودیان با پارە بۆ زیندانە ئەنفالەکانی ببرنەوە زیندانە سیاسیانەی لە ئەنفال بەربوون بابی بڕنەوە وەڵای ئێمەش حەزەکەین پاریان بۆ ببرنەوە منداڵەکانیان لە کولیەکان نابخێنن بە بەلاش حەزەکەین سەفەر و گەشتیان پێ بکەن لە خزمەتیان نابن جادەیان بۆ قیرتاوکەن خانویان بۆ دروستکەن ئەی ئێمەش خەمیێوانمانە ئێمەش حەزەکەین ئاوا بێ وای وەڵا من یەکچمە ئەنفال کریایکیان نەداتێ معاشەکەی منی لەش کردووە میش حەزەکەم بیدەنیە لە بەرەو معاشەکەم داتەوە بەڵێ دەستەکانت خۆش بێ پورە حەبسە جان سپاس بۆ پەیوەندێکەت خوا ئاگای لێت بێ سپاس بۆ پەیوەندەکەی حەبسەخان ئەزیزان و خۆشەویستان سپاس بۆ بەشداریکردنتان کاک هیوا موحسن کاتم نەما بۆیە کۆمنتەکانتان ناخوێنمەوە کاک هیوا موحسن و کاک ئالان و کاک عەبدوڕەزاق و هاوژین خان سپاس بۆ بەشداریکردنتان سەرکەوتو و سەرفراز من ئینشاءڵڵا سپاسی هاوکاران مەکەم لە بەڕێوەچوونی بەرنامەکە هاوکارم بوون لەگەڵم بوون تا ئەڵقەیەکی تری ئەم بەرنامەیە بە هیوای دیدار ئینشاءڵڵا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.